سەربەست نەریمان کەریم فەتاح لە دایکبووی ساڵی 1985 خاوەنی بڕوانامەی بەکالۆرۆز لە ڕاگەیاندن، دیپلۆم لە گەشەپێدانی کللتور، شارەزای زمانی کوردی عەرەبی فارسیە، ئەندامی کارەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە، ئەندامی کارای تۆری ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتیە، لە چەندین ڕۆژنامە و گۆڤاردا کاری کردووە، بەشداری دەیان دیبەیت و کۆڕ و کۆبنەوەی سیاسی کردووە لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان.